سڵاتان لەبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم، زۆر دڵخۆشم ئەمڕۆژ توانیم بگەڕێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێی پەرستەندن. بۆ ئەمڕۆژ بابەتێکی زۆر گرنگی ژیانتان بۆ باز ئەەکەم. بە دڵنیاییەوە یەکێکە لە هۆکارەکانی بەردەوامی ژیان و وای کردووە ئێمە لەم جیهانەدا بمێنینەوە. ئەزانن چییە؟ گڵۆب یان ڕووناکی. گڵۆب یان ڕووناکی وەک یەکێک لە دیارترین دیاردەسروشتیەکان لە سەرەتاوە ڕۆڵێکی بنەڕەتی لە ژیانی مرۆڤایەتیدا گێڕاوە. هەر لە ڕووناکی تیشکی خۆرەوە تا دەگاتە چرا و مەشغەڵی سەرەتایی و دواتر تا دەگاتە سیستەمە پێشکەوتوەکانی ڕووناکردنەوەی ئەمڕۆ، مرۆڤ هەمیشە هەوڵی داوە تاریکی بشکێنێت و ژیانی چالاکیەکانی فراوانتر بکات. ڕووناکی تەنها سەرچاوەیەکی بینی نییە، بەڵکو هێمایەکی بەهێزی هیوا، زانست، پێشکەوتن و ژیانە. بەبێ ڕووناکی جیهان تەنها تاریکیەکی بێکۆتا دەبوو کە تێدا ژیان شارستانیەکی وەک ئەمڕۆ گەشەیان نەدەکرد. ئێمە ئەمڕۆ لەم بڕگەیەدا تشک دەخەینە سەر گرنگی ڕووناکی لە گرد ڕوویەکەوە بۆ مرۆڤایەتی. پێتان دەڵێن مرۆڤە سەرەتاییەکان چۆن ڕووناکیان بەکارهێناوە، ئەم ڕووناکی ئەمڕۆ چۆن بەرهەم هاتووە، قۆناغەکانی پێشکەوتن و داهێنانەکان چی بوون؟ کەواتە وەرن با بۆتان باس بکەم. یەکەم جۆری ڕووناکی کە مرۆڤ بەرکەوتەی لەگەڵیا هەبووە ڕووناکی سروشتی بووە، واتە ئەو ڕووناکی کە لە تیشکی خۆرەوە وەردەگیرێ و سەرئەنجام ئەم زەویە پان و بەرینەمان بۆ ڕووناکەکاتەوە. بۆیە ڕووناکی تیشکی خۆر بۆ مرۆڤە سەرەتاییەکان بە یەکەم ڕووناکی دادەندرێت کە بەرکەوتنی هەبووە لەگەڵیە. بوونی ئەم ڕووناکیە وای کردووە کە هەر شتێک لەسەر زەوی وەک مرۆڤ و زیندەوەر و ڕۆکەکانیش سوودی لێ ببینن و بتوانن گەشە بکەن. بێگومان ئەگەر تیشکی خۆر نەبوایە زەوی بۆ هەتایە بە تاریکی دەمایەوە. دووەم جۆر ڕووناکی ئاگرە. دۆزینەوەی ئاگر لەلایەن مرۆڤە سەرەتاییەکانەوە کارێکی لەسەرخۆ بۆ بە قۆناغدا تێپەڕیوە. لە سەرەتادا مرۆڤ بە شێوەیەکی سروشتی ئاگری بینیوە، ئەویش لە ئەنجامی هەورە بروسکە کاتێک لە دارێک یان گژوگایەکی وشک دەدات و دەبێتە هۆی ئاگرکەوتنەوە، یان لە ئەنجامی پێکدادانی بەرد بەهۆی ڕووچوونی گرکانیان کە پاشماوەی ئاگر و گەرمی دروست دەکات، یان بەهۆی بەهێزی تیشکی خۆرەوە کاتێک گژوگایەکی وشک دەسووتێنێت. لە سەرەتادا مرۆڤی سەرەتایی لە ئاگر ترساوە، بەڵام وردە دوای دووبارە بینینەوەی ئەم بابەتەیان لەلا ئاسایی بۆتەوە و سوودیان لێ بینیوە. بە تێپەڕبوونی کات فێربوون چۆن ئاگر بپارێزن بە گواستنەوەی خەڵوزی گورگورتوو لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئاگریان بە بەردەوامی هەبووە. لە قۆناغی دواتردا فێربوون چۆن ئاگر بکەنەوە، ئەویش بە لێدانی بەرد بە یەکتردا یان بە لێخشانی دار. ئەم قۆناغە زۆر گرنگ بووە بۆ مرۆڤە سەرەتاییەکان، چونکە بەم دۆزینەوە توانیان گۆڕانکاریەکی گەورە لە ژیاندا دروست بکەن، چونکە ئیتر بۆ هەمیشە مرۆڤەکان لە تاریکیدا نەمانەوە، مرۆڤەکان لە سەرمادا نەمانەوە. مرۆڤەکان توانیان بەهۆی ئاگرەوە خۆیان لە دڕندەکان بپارێزن. بۆیە بەپێی سەرچاوە مێژوویەکان دۆزینەوەی ئاگر بە کۆنترین دۆزینەوەی مرۆڤدا دەندرێت لەسەر زەوی کە مێژووەکەی بۆ ملیۆنەها ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. مەشخەڵ بە یەکەم هەوڵی ڕووناکردنەوەی دروستکراوی مرۆڤدا دەندرێت کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ نزیکەی 7,000 ساڵ لەمەوبەر بووە. ئەویش لە ڕێگەی مەشخەڵ و چراوە کە لە بەردێکی قۆڵی کونکراو دروست کراوە کە پڕ دەکرێت لە مادەی سوتێنەری وەک پوش یان توێکڵی دار. دواتریش کەمێک چاوری ئاژەڵی پێوە دەکرێت بۆ زیاتر گرگرتن و بەردەوامبوونی سوتاندنەکە. بەم هۆیەوە مرۆڤە سەرەتاییەکان دەیانتوانی بەهۆی مەشقەڵەکەوە تەنانەت لە شەوانیشدا لە شوێنێکەوە بڕۆن بۆ شوێنێکی تر. ئەم جۆرە لە ڕووناکی بە کۆنترین جۆردا دەندرێت، بەپێی سەردەمەکان و هەتا ئێستاش هەرماوەتەوە و بەکاردەهێنرێت. ئەگەر چی هەندێک گۆڕانکاری تیا کراوە، بەڵام هەر شێوە سەرەکیەکەی خۆی لەدەست نەداوە. مۆمۆپلیتە. ڕووناکی مۆمۆپلیتە بە یەکێک لە پێشکەوتنەکانی شارستانێتی مرۆڤ و گۆڕانکاریەکان دادەندرێت. مێژووی دروستکردنی مۆم ئەگەڕێتەوە بۆ میسریە کۆنەکان کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەدەی 4ەمی پێشزاین. پلیتەکان بریتی بوون لە دەزوویەک بە تێکەڵکردنی چەوری ئاژەڵ یان مۆمی هەنگ، یان هەندێک جار پلیتەکان ئەکرانە دەفرێکی نەسووتێنەرەوە پڕ دەکرا لە چەوری ئاژەڵ و دواتر گڕی تێپەر دەدرا.
دواتریش بە دیواری ماڵ و شوێنە گشتیەکانەوە هەڵیان ئەواسی و بۆ جۆرە سوودیان لە ڕووناکی مۆم و پلیتە دەبینی. گڵۆپی گازی لە ساڵی 1792 ویلیام مۆردۆخی داهێنەری سکۆتلەندی بۆ یەکەم جار جۆرە ڕووناکەرەوەیەکی گازی دروست کرد. بە شێوازێک بوو کە ماڵەکەی خۆی بە گازی غەڵوزەوە بەستەوە. دواتر گازی غەڵوزەکەی دەگەیان بە گڵۆپەکان بەمەش ڕووناکەرەوەی گازی لەدایک بوو. شێوازی کارپێکردنەکەی بەم شێوەیە بوو. گازی خەڵوز لەگەڵ ئۆکسجینی هەوادا تێکەڵ دەبوو، دوان ئۆکسیدی کاربۆن هەڵمی ئاو گەرمی و ڕووناکی بەرهەم دەهێنا. گازی خەڵوزی بە سووتاندنی غەڵوز لە ناو دەفرێکی داخراودا دروست دەکرد. ئەم جۆرە ڕووناکیە زۆر کاریگەرتر بوو لە ڕووناکی مۆم. هەر بۆیە مۆردۆخ لە کۆتاییدا توانی پەرە بەکارەکەی بات و ڕووناکیەکەی لە چوارچێوەی ماڵەکەی خۆی ببێتە دەرەوە. دواتر لە سەرەتای ساڵانی 1800 بەدواوە تواندرا شەقامەکانی پاریز و لەندەن بەهۆی ئەم گڵۆپەوە ڕووناک بکرێتەوە، بۆ هەمیشە شەقام و کۆڵانەکان لە تاریکی ڕزگار بکرێت. گڵۆپی کارەبایی ڕووناکی کارەبایی بە وەچەرخانێک و ڕێگە خۆشکەرێکی گرنگ دادەندرێت بۆ دۆزینەوەی پەرەپێدانی گڵۆپی نوێی ڕووناکی لە جیهاندا. هەمفری دەیڤی بە یەکەمین داهێنەری گڵۆپی کارەبایی دادەندرێت. ساڵی 1802 بۆ یەکەمین جار هەمفری توانی یەکەمین گڵۆپی کارەبایی دروست بکات. ئەویش بە بەکارهێنانی پاترێکی کارەبایی کاتێک کە وایارەکانی پاترەکەی بە چەند پارچە غەڵوزێکەوە بەستەوە، وردە وردە خەڵوزەکە گەشایەوە و ڕووناکیەک بەرهەم هات. ئەم داهێنانە بە چرای کارەبایی ناسرا. هەرچەندە ڕووناکی بەرهەم دەهێنا، بەڵام دەتوانی بۆ ماوەیەکی زۆر بەرگە بگرێت. ئەم داهێنانە وای کرد ڕێگە خۆشکەر بێ بۆ دۆزینەوەی گڵۆپی نوێی ڕووناکی. هەر بۆیە لە ساڵی 1879 داهێنەری ئەمریکی تۆماس ئەدیسۆن دەستی کرد بە پەرەپێدانی گڵۆپەکەی هەمفری دەیڤی. توانی شێوازێکی نوێی گڵۆپی کارەبایی بەرهەم بهێنێت. هەر بۆیە یەکەمین نمونەی لە 22 تشرینی یەکەمی 1879 لێ بەرهەم هات کە توانی بۆ ماوەی 13 سەعات و نیو بەبێ پچڕان کار بکات. تۆماس ئەدیسۆن لە دوای پەرەپێدانی داهێنانەکەی توانی بگاتە ئەو ئەنجامەی کە تا ئەمڕۆژ بەرهەمی نوێ و شێوازی نوێی لێ دروست بکرێت. بۆیە ئەتوانین بڵێن ئەم ڕووناکەی ئێستا کە هەیە بەرهەمە داهێنانەکەی ئەدیسۆنی مەزنە. مناڵانی ئازیز، بۆ ئەمڕۆژ کۆتاییمان بە بڕگەی پەرستەندن هێنا، بۆیە چاوەڕوانمان بن هەتا هەفتەی داهاتوو بە بڕگەی نوێی پەرستەندنەوە ئەگەڕێینەوە لاتان. هەر شاد بن، خواتان لەگەڵ.